خەرک پارەی پێبی دەتوانێت شت بکڕیتن خەرک پارەی پێ نەبی بە چ شتی بکڕیتن ناکە هەر کاریگەری لەسەر بازار هەبووە کاریگەری لەسەر کێشەی عایلیش هەیە یعنی خەڵک توش کێشەی کۆمەڵایەتی کە پارەت نەبیتن شت لۆمارێ بکڕی مەشاکل دروست دەبیتن بڕۆ لە داوای شتی دەکا خێزانە داوای بڕۆ لە دادگایەکان تەماشاکە ینی ڕێژەی تەلاق و مەشاکیلی عایلی گەلک زۆرە هەمووی بێموچەیە هەمووی جیرفە کاتێک کە موچەش هەیە بۆ نمونە ئەتوو دەزانی بازارت خۆشە بە خوڵقەوە بە شەوقەوە دێ سەرکارەکەی خۆت بەڵام کە دەبینی بازارت خراپە ببێ ئومێدیەوە دێ بازار والله ینی مادیبوونەی بەلاشە بە جیرفان بەتاری دەین و بە جیرفان بەتاریش دەڕۆینەوە ئەو هەیە یعنی چەند ساعتیش دێن لە سعات هەشت هەتا مەغریب لە سعات حەفت هەتا مەغریب یعنی ئەفتی بەیانی هەتا مەغریبی دێ ئەتو بێ ئومێدی باوەڕکە جار وایە بای 5,000 نافرۆشین بە قازانج بەمایە